سڵاوتان لەبێ بینارانی خۆشەویست لە ئەڵقەیەکی تر هاتمەوە خزمەتتان باسی بابەتێک دەکەم ئەکیدم بۆ هەمووتان پێویستە ئەویش باسی تەندروستی خۆراک بە شێوەیەکی گشتی هەروەها کێشەکانی قەڵەوی و لاواز بوون. دکتۆر زۆر بەخێربێ. زۆر سپاس دەکەم. دکتۆر پێم خۆشە سەرەتا لەوە دەست پێ بکەین ئەگەر بتوان بەڕێستان خۆتان بناسیێنن هەروەها باسی پسپۆڕەکەی خۆتان بکەن. ئەمن دکتۆر شێرزاد عەلی پزیشکی پسپۆری تەندروستی گشتی و خۆراک و دابەزانی کێشی لەش توێژەر و مامۆستای زانکۆ لە ئەنجومەنی کوردستان بۆ پسپۆریە پزیشکیەکان. بەڵێ دکتۆر بەڕێستان وەکو پسپۆڕێکی خۆراک پێناسەتان چیە بۆ خواردنێکی تەندروست؟ ئایا خواردنی تەندروست تەنها سەوزە و میوەیە یا خۆشتانی تریش دەگرێتەوە؟ نا بەدڵنیایی بە سەوزە و میوە ناگرێتەوە. خواردنی تەندروست زۆر شت دەگرێتەوە چونکە سەوزە و میوە مەرزنی هەموو شتێکی تێدا بیتن. خواردنی تەندروست بریتێ لەو خواردنەی کە پێویستی لەش دابین بکاتن لە هەموو پێویستیەکانی، لە پرۆتینە، لە کاربۆهیدراتە، لە چەوریە تەندروستیەکانە، لە ڕیشاڵەکانە، لە ئاوی پێویستە، لە کانزاکانە، لەگەڵ ڤیتامینەکان. جا ئەوانە تەنها لە سەوزە و میوەدانینە، بەڵام لە خۆراکی دیکەشەنە. جا خۆراکەکانی دیکە سەرچاوەکانی گیانەوەری بن یان سەرچاوەکانی ڕۆکی بن. کە دەڵێن سەرچاوەکانی گیانەوەری بۆ نمونە هێلکە، گۆشتەکان دەگرێتەوە، سەرچاوە ڕۆچیەکانیش بەگشتی هەموو ئەو شتان دەگرێتەوە ئەو خۆراکانەی کە لە ڕۆکەوە بەدەستمان دەکەویتن. سەوزە و میوە ئاماژەت پێکرد، پاقلەمەنیەکانە، چەرەزەکانە، تۆیەکانە. بەڵێ ڕۆژانە چۆن بیکەینە بەرنامەی ڕۆژانەمان کە ئەم خواردانێک ئێستا باست کرد؟ ئایا پێویستە ئەم ڕۆژ بڵێن بخورێتن یاخۆت بەخۆی پێویستە ڕۆژانە بە بەردەوام ئەو خواردانە بخورێتن، بەڵام هەتاوەکو بیکەینە بەرنامە بەڕاستی پێویستە بیرکردنەوەمان دەربارەی خۆراک بگۆڕین، نەک تەنها خودی خۆراکەکان، چونکە خۆراک ئەمە دەزانین بەشێکی گرنگە لە ژیانی ئینسانی، پێویستی لەش دابین دەکا، تەنانەت هەندێک پێویستی دیکەشۆک و پێویستی کۆمەڵایەتی و پێویستی دەرونیش دابین دەکا. جاگەر بمانەوێت بیکەینە بەرنمەیەک لە ژیانمان پێویستە بیرکردنەوەمان دەربارەی خۆراک بگۆڕین، نەک تەنها بە پێویستیەکی وایدا بنین با بڵێن لە برسیمان بیان برسیمان نەبی خواردن بخۆین لە خۆشی و ناخۆشی ئەگەر سی وەکو باسم کرد پێویستیە، بەڵام دەبی بیرکردنەوەمان دەربارەی خۆراک بگۆڕین. ئەو خۆراکانەی کە دەزانین سوود و قازانزمان پێدەگەینیتن بەلەشمان پێویستە لەسەری بەردەوام بین. ئەو خۆراکانەی کە تەندروستیمان دەپارێزی پێویستە بەردەوام بیان خۆین. ئەو خۆراکانەی کە تووشی نەخۆشیمان دەکات یاخود نێزیکمان دەکاتەوە لە نەخۆشیەکان یان دووچاری نەخۆشیەکانمان دەکات پێویستە خۆمان لێیان بپارێزین. ئەو خۆراکانش وەکو باسمان کرد ئەو گروپانە پێویستە بەردەوام بیان خۆین. بۆ نمونە پاقلەمەنیەکان بەردەوام هەموو ڕۆژێ بەلای کەمی پێویستە ژەمەکمان هەبی لەبەر ئەو سوود و قازانجی کە تێیاندا هەیە. ئەم بە شێوەیەکی گشتی زۆر تەشجیعی خواردنی ڕۆکی دەکەم، بەتایبەتی لە دوای تەمەنی 30 ساڵی. وا باشترە لە بۆ تەندروستیمان، چونکە خۆراکی ڕۆکی زۆر ئەرچی کەمترە لەسەر لەشمان و کێشەمان کەمتر لە بۆ دروست دەکات لە خۆراکی گیانەوەری. خۆراکی گیانەوەری بەگشتی قورساییەک لەسەر خانەکانمان دروست دەکاتن کە پێی دەڵێن بە ئینگلیزی پێی دەڵێن سێلولەر سترێس، واتە پەستانی خانەیی. ئەو پەستانی خانەییش بە ئاسانی لا ناکەویتن و هەر ئەو پەستانی خانەیەیە کە دەبێتە هۆی ئەوەی وردە کە زیاد بوو لە لەشمان و ئەگەر بێت و چارەسەرمان نەکرد بە خۆراکی تەندروست و وەرزش و نووستنی باش، ئەوە دەبێتە هۆی زیادبوون و کەڵەکەبوونی ئەو جۆرە سترێسە لە ناو خانەکان و وردە ڕێخۆش دەکات لە بۆ ئیلتیهاباتی خانەکان. هەموو نەخۆشیەکانی پێیان دەڵێن نەخۆشیەکانی سەردەم، وەکو پەستانی خوێنە، وەکو نەخۆشی شەکرەیە، وەکو نەخۆشی شێرپەنجەیە، وەکو نەخۆشیەکانی دڵە، سەرەتا لەو ئیلتیهاباتانەی لەو هەوکردانەی خانەکانەوە سەر هەڵدەداتن. بەڵێ دکتۆر باسی سترێسیت کرد، تاوان دەمەوێش بڵێم پەیوەندی دەرونی با بڵێن چەند کاریگەری هەیە لەسەر خواردن. ئەلبەتە ئەمن لێرە مەبەستم ئەو سترێسە بوو کە خۆراک لەسەر خانەکان دروست دەکاتن، بەڵام وا پێدەستی ئەوەی جەنابەت مەبەستت لایانی دەرونیە. لایانی دەرونی تاوان پێشوی باسی لایانی دەرونی بکەم، حەز دەکەم ئاماژە بۆی بکەم کە خواردنی خۆراک پێویستیەکی لەشە، پێویستیەکی دەرونیە، پێویستێکی کۆمەڵایەتیشە. بۆ نمونە ئەمە دەزانین پێویستێکی لەش هەر کاتێک برسیمان بی ئەسڵ ئەو های هەر کاتێک برسیمان بی خواردن بخۆین، بەڵام لە هەمان کاتی ناکرێن و کولی لەوەش بکەین کە پێویستێکی دەرونیە. بۆ نمونە زۆر جاران هەیە کاتێک کە
پەستانی دەرونیت هەیە، کاتە کە شڵەژاوی، کاتە کە کێشەیەکت هەیە، حەز دەکەی ئەو کێشەیە بە خۆراک چارەسەر بکەیت، بەتایبەتی لە ئافرەتان. پەنا دەبەنە بەر خواردنی چوکڵێت، پەنا دەبەنە بەر خواردنی ئەو خۆراکانی کە شیر نەمەنیەکان، بەوەش زۆرە خۆشیێکی دەداتێ و زۆرە با بڵێن هەستکردنێک لە یان کەمکردنەوەیەک لەو سترێسێک کە تووشی دەبیتن. ئەلبەتە پێویستێکی کۆمەڵایەتیشە. ئێستا هەموو بۆنەکان خۆراکی تێدایە، خواردنی تێدایە، دەبینی کۆبوونەوەی خێزانی خۆراکی تێدایە، خواردنی تێدایە، کۆبوونەوەی با بڵێن زەماوەندە خۆراک و خواردنی تێدایە، تەنانەت تازیەکانیش ئێستاکە خواردنیان تێدا. لەبەرەوە دەڵێن خۆراک هەم پێویستێکی لەشە، پێویستێکی فسیۆلۆزی لەشە، هەم پێویستێکی دەرونیە، هەم پێویستێکی کۆمەڵایەتیە. بەڵام ئایا لە ڕووی دەرونیەوە خۆراک چ کاریگەرێکی هەیە؟ کاریگەرێکی ڕاستەوخۆی هەیە لەسەر دەروون، یان ئەوەتە خۆراک جاروەیە دەروونت تون دەکاتن، یان ئەوەتە دەروونت ئاسوودە دەکاتن. ئاماژەمان بۆی کردکاتە کە کێشەیەکی دەرونی تێ زۆر زەنا پەنا دەبێت بەرخۆراک لۆ ئەوەی کە دەروونت ئاسوودەبی. و هەندێک جاریشێ ئەگەر خۆراکەکە بەدڵت نەبیتن لە ڕووی دەرونیەوە کێشەت لە بۆ دروست دەکاتن و پەستانی دەرونیت لە بۆ دروست دەکاتن. بڵێ دکتۆر ئەمە کێشەیەکی ترمانێتوان لە خواردن. ئەمە سوۆشال میدیا بڵێن دەورێکی زۆر باڵای هەیە لەسەر زۆر شت. ڕاستەوان خواردنیش بە هەمان شێوە ئێمە دەبینین لە سوۆشیال میدیا زانیاری خۆراکی هەن. بەڵێ بڕای جەنابتان تا چەند پشت بە زانیاری خۆراکان ببەستین لە ڕێگای سوۆشال میدیا، چونکە زۆر خواردن هەن کێشەمان بۆ دروست دەکەن لە ڕوون تەندروستیەوە. ئەو پرسیاری زەنابەت پرسیارێکی زۆر وردە زۆر گرنگیشە. ئەلبەتە لەبەرچی لەبەر ئەوەی تەمەشا دەکەی ئەو ڕۆ بەبەردەوام خەڵک متابعەی میدیا دەکا، جا میدیای بینەر ئەوەی بیستراو بی یاخود ئەوەی بینراو بی یان خوێنراو بیتن، و بە تایبەتتر سوۆشیال میدیا کە بۆتە بەشەکی گرنگ لە لایف ستایلی خەڵک. و سوۆشیال میدیاش بەشەکە یا سەرچاوەیەکە لە سەرچاوەکانی زانیاری. بەڵام ئەمن بەڕاستی بە هیچ شێوەیەک یعنی با بڵێن بەڕاستی مەسەلەی ئەو زانیارانەی کە لە سوۆشیال میدیا بڵاو دەکرێتەوە پشتی پێنابەسترێتن، ئیلا ئەگەر لایەن یەکێکی پسپۆر بیتن. بەڵام لە هەمان کاتیش کەسێکی بەڕاستی زانیاریی باشی هەبی دەربارەی بابەتەکە. و توێژینەوە ئەوڕۆ زۆر گرنگە. ئەمە بە شێوەیەکی گشتی خەڵک ئێستاکە وعی باشتر بۆ لە چاو پێشتر، کاتێک کە شتێک باز دەکەی پێویستە لە ئەوەی بتوانانی قەنەعاتی پێبینی، پێویستە زانیاری تۆکمە و زانیاری پشت بەستوو بە توێژینەوەی پێشکەش بکەی. لەبەر ئەوە ئەو زانیارانی کە پێشکەش دەکرێتن لە سوۆشیال میدیا بەشێکی زۆری دوورە لە ڕاستی. زۆر زاریش هەیە با بڵێن هەیە شێوازی ژیانی خۆی دەیەوێ بیکاتە بنەمایەک لە بۆ بڵاوکردنەوەی زانیاری. ئەوە مەرزنی ڕاستبێ بۆ نمونە ئەمن بەگشتی حەزم لە خواردنی خۆراکیە، بەڵام مەرز نییە ئەو شێوازەی لەسەر خەڵک ینی بسە پێنم بڵێم پێویستە خەڵک هەمووی شێوازی خواردنی ڕۆچی بیتوانێ بۆ ئەو گونجاوی، بەڵام بۆ کەسێک تر گونجان بالضبط. یعنی ئەمە دەزانین لە ڕووی جەستەیەوە جەستەی یەکێک لەگەڵ جەستەی یەکێکی دیکە جیاوازە. ئیوا هەیە دەشخوا خواردنی زۆریش دەخوا بەڵام قەڵەو نابیتن، ئیواش هەیە خواردنێکی کەم دەخوا قەڵەو دەبیت. ئیوا هەیە تەمان دەڵێ ینی هەلە بۆ نکتەی دەڵێ دکتۆر ئەم بە ئاویش قەڵەو دەبم، بەخۆی کەس نییە بە ئاوی قەڵەو بەڵام هەیە ینی ئەو مەسەلەی دەڵێ. جا ئەو زانیارانێک کە بڵاو دەکرێتەوە پێویستە زۆر ورد بینەوە لێی، زۆر ورد بینەوە لە کەسانی بەڕاستی پسپۆرەوە ئەو زانیارانە وەربگرین، نەک هەر پۆستێک بڵاو کراوە یان میدیایەک لەگە ڕێزم لە بۆ میدیای ئێوە میدیایەک هەر زانیارێکی بڵاو کردەوە پێویست ناکە ئەمە یەکسەر بچین جێبەجێ بکەن، بەڵکو پێویستە لە کەسانی پسپۆر و شارەزا لەو بوارەی و خاوەن ئەزمون بپرسین تاوەکو ئەو زانیارانە چێک بکەینەوە بزانین لە ڕاستی و دروستی ئەو زانیاریانە، چونکە زۆربەی ئەو زانیانە بڵاو دەکرێتەوە بەڕاستی زۆرێکە لە زۆرەکانی ڕکلام لەو مادەیەکی دیاریکراو لەو خۆراکەکی دیاریکراو یان تەنانەت لە بۆ کەسێکی دیاریکراویش دەکرێتن. دکتۆر هەر لەسەر ئەم بابەتە چۆن سەرنج بدەینە سەر پێکهاتەی خواردن؟ بۆ نمونە لەسەر پاکەتێک کە دەتەوێت خواردنێک بکڕی، لەسەر پاکەتێک چۆن سەرنج بدەیتە سەر ئەم پێکهاتی خواردنە؟ بۆ نمونە گرنگی بدەیت بە ڕێژەی شەکرەکەی یاخۆت ڕێژەی چاوریەکەی چی پێویستە بیکەین؟ پرسیارەکە زۆر گرنگە. خەڵک بەگشتی پێویستە ئەو هۆشیاریەی هەبیتن، هۆشیاریە خۆراکیە تەندروستیەی کاتێکە هەر ئایتمەک یان با بڵێن هەر خۆراکەک چیسەبی بتڵ بیتن، کارتۆنەک بیتن، هەر شتێک کە دەیکڕی پێویستە سەرنجی پێکاتۆکانی بدەین.
عادەتەن پێکاتەوەکانی دەنووسیان کۆمپۆزیشنیان دەنووسی ئینگریدیەنت واتە پێکاتەوەکانی یان بە عەرەبی دەنووسێ محتەوەیات یان بە کوردی زاروێیە دەنووسێ پێکاتووی یان بەهای خۆراکی پێویستە تێبینی ئەوەی بکەم زانین لەس پێکاتیە بەگشتی هەر مادەیەک کە بیخۆین بمانەوێتن لەسەر ئایتمەکان و لەسەر پێکاتەوەکەی بخینینەوە پێویستە بزانین نابێت شەکری تێدا بیتن نابێت چەوریە تێرەکانی تێدا بیتن و لە چەوریە تێرەکانیش لەناو هەموو چەوریە تێرەکان خەتەرتر بریتە لە چەوریە کە پێی دەڵێن چەوری مهدرج یان پێی دەڵێن ترانس فات یان هایدرۆجینەیتد فات یان دەنووسێ چەوری بە کوردی بزەبت نازانم چی پێ دەڵێن چۆنیان تەرجمە کردیە بەڵام کەلیمەکە بە ئینگلیزی پێی دەڵێن ترانس فات بە عەرەبی پێی دەڵێن مهدرج یان چەوری مهدرج بە زۆری لۆی ئاسانتر قسان بکەین و بینەران تێبگەن هەر پێکاتوەک لۆی بزانین ترانسفاتی تێدایە یان نا ئەگەر نەستەلەی تێدا بوو کەواتە بە ئەکیدی ترانسفاتی تێدایە واتە بە زۆری نەستەلەکان ئەوەی کە چوکڵەتی تێدایە نەستەلەی تێدایە ئەوانە ئەو زۆرە چەوریە خراپە چەوریە تێرە خراپەیان تێدایە تەبان ئەو چەوریەکی گیانەوەری نییە ئەلبەتە چەوریەکی ڕووەچیە بەڵام گۆڕایە لە بۆ چەوریەکی تێر بەخۆی چەوریەکی ناتێری ڕۆچی بووە بەڵام گۆڕایە لە بۆ چەوریەکی تێر زۆر دەتان بڵێم خراپترین زۆری چەوری کە مرۆڤ درستی کردیە بریتە لە چەوری ترانسفات کە لە هەموو نەستەلەکاندا هەیە لە کێکەکاندا هەیە هەندێک زار لە چوکلێتەکاندا هەیە کێکەکانی کێکی ئیسفەنج ئەوان کێکی بۆنەکان بە زۆری ئەوانیان تێدایە کەواتە چەوریە تێرەکان خراپە شەکر خراپە کە تێدا بیتن و پرۆتینی گیانەوەریش دەبی ئاگادار بین زۆر زار نیشاستە ئەگەر نیشاستی تێدا بوو وا باشە بەکاری نێنین پرۆتینی گیانەوەری دەبی ئاگادار بین چەوری گیانەوەری باسمان کرد پرۆتینی گیانەوەری وا باشترە تێدا نەبی زیاتر پێکاتەوەکانی ڕۆچی بیتن بەڵێ ئەو چەوری و بڵێن باشەی کە لە ناو با بڵێن خواردنەکاندا هەیە با بڵێن خواردنە چەورەکان زیاتر باسی شیرینەکان ماگە شینەمانیەکانمان کرد چەوریەکان چی تێدا بێتن یاخود دیسانەوە دوو چەوری هەیە کە زیان بەخش بیان سوود بەخش بێ بەخۆی بەگشتی بەڕاستی ئەو خۆراکانی کە حازرە ئەو خۆراکانی کە قوتوکراوە ئەو خۆراکانی قوتوکراوە بزەبت بەڵێ قوتوکراوە یان ئامادەکراوە بە زۆری لە بۆ ئەوی بیپارێزن وەکو موادی حافظە بەکاری دێنن یان خەیەکی زۆری لۆ بەکاردێنن یان شەکرێکی زۆری لۆ بەکاردێنن یان هەندە زار لەوەی تامەکەی خۆش بیتن چەوری لۆ بەکاردێنن زات چەوریەکان وەکو ئاماژەم پێکردیان چەوری گیانەوەریە هەندە زار هەیە زوبدەی تێدایە زبدەی گیانەوەری تێدایە هەندە زاریش هەیە زبدەی ڕووەچی تێدایە وەکو ئاماژەم پێکرد کە پێی دەڵێن ترانسفات یان هایدرۆجینەیتد فات ئەوانە خراپە ئەگەر تێدا بیتن ئەوانە تا بکرێ ئەو خۆراک چونکە ئەوانە کێشەی تەندروستیمان لۆ دروست دەکەن بە تایبەتی لە خوێنبەرەکانی دڵ بەگشتی خوێنبەرەکانی لەشمان ڕق دەکەن ئەو ترانسفاتە ئەو چەوریە تێرە دەستکاری کراوە یان دروست کراوە و بە تایبەتی خوێنبەرەکانی دڵ وەتە بەشەیەکی گشتی دەبێت خۆمان بپارێزین و هەرمان کاتدا سەرنج بدەینە سەر ئەو پێکاتانێکە بەڕێستان باسان کرد بەڵێ زۆر باشە دکتۆر دەمەوێت باسی کێشەی قەڵەوی بکەین بەڵێ دەبان کێشەی قەڵەوی دەتوانین بڵێن لە سەدان هەشتای خەڵک ینی کێشەی قەڵەوی هەیە نسبەیەکی زۆرە ڕاستە بەڵێ نسبەیەکی زۆرە بەڵێ ئایا کێشەی قەڵەوی بۆ ماوەیە یاخود هۆکارەکەی خواردنە بەڵێ ئەمە دەزانین کە کێشەی قەڵەوی بە شێوەیەکی گشتی هۆکارەکەی بۆ ماوەی نییە هۆکارەکەی بریتە لە شێوازی ژیان کە بریتە لە زۆر خواردن بریتە لە کەم جوولەکردن و بریتە لە درەنگ نووسن دەتاین بڵێن ئەو شێوازە نوێیەی کە لایفستایلی ئێستا خەڵک پیادەی دەکا لە زۆر خواردن و زوو خواردن واتە زوو دەخوا زۆریش دەخوا بە بەردەوام دەوی دەزولێ و کەم جوولەکردن و درەنگ نووسن یان کەم نووسن دەتان بڵێم ئەوانە هۆکاری سەرچینە چکەگەر لە خۆمان بپرسین 100 ساڵ پێش ئێستا ڕێژەی قەڵەوی بە بەراورد بە ئێستا چۆن بوو زۆر کەم بوو هۆکارەکەی چییە هۆکارەکەی ئەوەیە کە خەڵک کەمتری دەخوارد لەبەرەوەی لە ڕووی داراییەوە ئەو ئیمکانەتی نەبوو و لە ڕووی با بڵێن وەسائلی هاتوچۆوە خەڵک زیاتر بە پێ هاتوچووی دەکرد کەمتر بە سیارەی هاتوچووی دەکرد
و ئەو هۆکارە میدیایی کە ئێستا هەیە و ئەو سوۆشیال میدیا و ئینتەرنێتە نەبوو مۆبایل و ئینتەرنێت کە خەڵک پێوە سەرقاڵبی هەتا درەنگانی شەو زوو دەنووسن کەواتە ئەو سێ هۆکارە و بیتالی خاڵێکی دیکەش هەیە مەسەلەی سترێس ئەگەر لە ڕووی با بڵێن خۆراکە و خۆراکەکەشی تەمان کوالیتی باشتر بووە لە ئێستا ئەو تەنەوعەشی نەبووە ئەو خۆراکە زۆرە و ئەو جۆرا و جۆرەشی نەبووە کە یعنی سفرە دەڕازێنرێتەوە نازانی چ بخۆی پێشتر زۆرێک دوو زۆری خواردن هەبووە خەڵک قەناعەتی پێ هەبوو ئێستا خەڵک کەمتر قەناعەتی بە خواردن هەیە و جوولەی زیاتر بوو ئێستا جوولەی کەمترە و زووتر دەنووسن ئێستا درەنگتر دەنون بە هۆکاری ئینتەرنێت و سۆشیال میدیا و ئەوانە هۆکار بووینە کە خەڵک ئەو کاتی لاواز بووە کێشی لەشی ئاسایی بۆ زۆربەیان ئێستاگەر هەر تەمەشای ڕسمەکانی با بڵێن ئەوانەی کەمایتیان ڕسمی باو باپیرانمان بکەین تەمەشا دەکەین یعنی زۆر بە کەمیەکەشی دەبینەوە کێشی لەشی زۆر بوو بیتن نەک هەر قەڵەو هەر کێشی لەشیان زۆر نەبووە لەبەرەوەی وەک باسم کرد ئەوە هۆکارەکانەوە بەڵام ئێستاکە پێچەوانەوە هۆکاری قەڵەوی یەکجار زۆر بووە خواردن زۆر بووە زۆرا و زۆری خواردن زۆر بووە کوالیتیەکەی باش نییە فاسفود یەکجار زۆر بووە فاسفود دەتانم بڵێم ئەوڕۆ هۆکارێکی یەکجار بەرچاوی قەڵەویە هۆکارێکی یەکجار بەرچاوی و کێشی زیادەی لەشە کەم جوولەکردن زۆر بەکارهێنانی سەیارە لە بۆ هەموو هاتوچۆک کەمی با بڵێن هۆکارەکانی گواستنەوەی گشتی و کەم نووسن و درەنگ نووسن ئەوانە هۆکارن ئەگەر ناخۆ 100 ساڵ پێشستا بۆ ماوەی خەڵکانی 100 ساڵ پێشستا باو باپیرانمان لەگەڵ ئێستا خۆ نەگۆڕایە بۆ ماوەکە هەر هەمان بۆ ماوەیە وەنیە چونکە گۆڕانکاری لە بۆ ماوە کارە سات دروست دەکاتن ئەگە بڵێن 100 ساڵ پێشستا ئەوان بۆ ماوەیان جیاواز بۆ لەگە ئێمە بەڵام دکتۆر لە هەمان کاتدا ئێستا کەسانێکمان هەن سیستەمی خەویان زۆر باشە یعنی خواردنیان زۆر باشە دەتانم بڵێم وەرزشیش دەکەن لە هەمان کاتدا بەڵام وەکو خۆت ئاماژەت پێدا ینی ئەو دەخوا پێقەڵەو دەبێت یان خواردنێکی بەسیت دەخوا دیسانەوە قەڵەوی بۆ دروست دەبێت لە هەمان کاتیشدا کێشەی هەیە لەوەی کە بتوانێت کێشی دابەزێنیت ئەمانە چۆنە ینی خۆی ئەمە باسمان کرد ینی ئێستا کە خەڵک هەیە وەکو باست کرد کەمی دەخواتن بەڵام قەڵەویش دەبێ هۆکارەکەی تەمان دیارە مەسلەی کالۆری یەکەی پێوانەی وزەیە لە لەشماندا بۆ نمونە دەڵێن بۆ نمونە سەمونەک 250 کالۆری یان 300 کالۆری تێدایە ئەگەر 100 غرام بیتن ئەتاوەکو ئەو 100 غرامەی بسووتێنم یەک سەمونی بسووتێنم پێویستە 1 سعات بە پێ بڕۆم یان نیو سعات بە بەردەوام غار بدەم ئەگەر بێت و ئەوە بەمەستم تەنها ڕوونکردنەوەی لەسەر کالۆری ئەگەر بێت و ئەو کالۆری کە وەردەگرین لە خۆراکی ڕۆژانەمان خۆراک ئەزە خواردن و خواردنەوە یەکسان بی بەو کالۆری کە سەرفی دەکەین لە وەرزشکردن و زوولە کێشی لەشمان ئاسایی دەبی چ کاتێک کێشی لەشمان زیاد دەبی ئەگەر بێت و ئەو کالۆری کە وەری دەگرین ڕۆژانە لە خواردن و خواردنەوە زیاتر بی لەو کالۆری کە سەرفی دەکەین لە وەرزشکردن و لە زوولە ئەو کاتی کێشی لەشمان زیاد دەبی یان ئەگەر بێت و ئەو کالۆری کە وەری دەگرین کەمیش بی لە خواردن و خواردنەوە بەڵام جوولە و حرەکە و وەرزشمان بای ئەوەی نەبیتن کە ئەو کالۆری کەمەی سەرف بکە ئەو کاتەش کێشی لەشمان زیاد دەبی ئەو خاڵی یەکەم خاڵی دووەم لە ڕووی بایۆلۆژیەوە هەندێک کەس هەیە خانەکانی زۆر چالاکانە دەتوانیتن خۆراکە مادەکان بسووتێنی بیکاتە کالۆری هەندێک کەس هەیە هەرچەندە دەخوا قەڵەویش نابی هەر لاوازە هۆکارەکەشی ئەوەیە خانەکانی لەشی زۆر بە ئاسانی ئەو کالۆری دەسووتێنن بەبێ ئەوەی وەرزشیش بکاتن ئەوەش هەر پێکاتەی لەشی ئەو هەیە ئەمە ناتوانێت قسەی لەسەر بکەین پێکاتەی لەشی ئەو هەیە ئەوەش خاڵی دووەم خاڵی سێیەم تەمەن بە شێوەیەکی گشتی چ کاتێک کێشی لەشمان زیاد دەکا لە دوای 25 ساڵی کێشی لەشمان بەرەو زیاد بوون دەسیتن لەبەرەوەی خانەکانی لەشمان لە دوای 30 ساڵیەوە زیاتر بەرەو داڕمان دەسیتن زیاتر بەرەو تێکچوون دەسیتن لەوەی کە خانەی نوێ دروست بیتن چالاکیش کەمترە لە چالاکی کەمتر دەبتەوە و زیندە چالێکەکانی لەشیشمان کەمتر دەبتەوە لەبەر ئەوە لە دوای 30 ساڵی کێشی لەش زیاد دەکا قەڵەوی ڕێژەی قەڵەویش زیاد دەکا بە بەراورد بە پێش 30 ساڵی لەبەر ئەو هۆکارانەیە کە هەندێک کەس هەیە کێشی لەشیان زیادە بەبێ ئەوەی کە خواردنەکی زۆریش خۆن بەڵام ئەمن دڵنیات دەکەمەوە کەوە ئەگەر بێت و ئەو کەسێک کە کێشی لەشی زیادە ڕەنگە دواتریش باسی بکەیت
ئەگەر خۆراکی تەندروست بیتن وەرزشی تەندروست بی زۆر 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 مستەحیلە کێشی لەشی زیاد بیتن یان تەنانەت کێشی دانەبەزی ئیلا ئەگەر نەخۆشیێکی هەبیت. بڵێ دکتۆر باسی قەڵەوی ما کرد چۆن بتوانین ئەو قەڵەویە با بڵێن کێشی لەشمان دابەزێنین مەبەستمە ئایا لە ڕێگای خواردن بەڵێ دقیق لەسەر چی مەسەلم لەسەر وەرزش ئێمە هەمومان دەزانین خواردن کەم بخۆین یاخود وەرزشی کەم بکەین ڕاستترین شێواز چییە بۆ ئەوەی بتوانین؟ بەڵێ ئەمە دەزانین کەوا قەڵەوی بەڕاستی کێشەکی گەورەیە تەنانەت لە هەندێک زیان پێی دەڵێن نەخۆشی قەڵەوی بەڵام ئەمە دەڵێن کێشەیەکی تەندروستی گەورەیە کە ڕێخۆش دەکات لە بۆ زۆر لە نەخۆشی وەکو پەستانی خوێن وەکو نەخۆشی شەکرە وەکو نەخۆشی دڵ وەکو نەخۆشی شێرپەنجە لۆ ئەوەی کێشی لەشماندا بەزێنین پێش هەموو شتێک پێویستە ئیرادەیەکی بەهێز هەبی لە بۆ دابەزانی کێشی لەش ناتوانین کێشی لەشماندا بەزین ئەگەر بێت و ئیرادەیەکی بەهێزمان نەبی لە بۆ دابەزانی کێشی لەش ئەو ئیرادە بەهێزەش لە چ دروست دەبی لە زانیاری دروست دەبیتن بۆ نمونە لەبەرچی ئەمە دەمێت کێشی لەشم دابەزێنم لە ئەوی تەندروست بژیم لە ئەوی تووشی نەخۆشی نەبم کاتێک ئەو قەناعەتم لۆ دروست بوو کە ئەمن پێویستە تەندروست بژیم و لەشی خۆمم خۆش بوێ ناچم خۆراکی خراپ بخۆم کە لەشی خۆم ئەزیەت بدە. ئێستا ئەگەر ئەتوو سیارەکەت هەبیت سیارەکە ناچی بنزینی خراپی تێ بکەی ناچی ڕوونی خراپی تێ بکەی لەبەرەوەی خزمەتت دەکا ئەدی ئەو لە شەمان کە لەو ڕۆژێ ئەمە لە دایک دەبین ئەو لە شەمان خزمەتمان دەکا هەتاوکو ئەو ڕۆژەی کە جانمان دەچێشرێ ئایا کە ئەو لە شە خزمەتمان دەکا پێویستی نییە ئەمەش خزمەتی بکەینەوە بە دڵنیایی کاتێک کە قەناعەتت لۆ دروست بوو ئەو لە شەی خۆتت خۆش بوێ ئەزیەتی نادەی ئەوە شتێکی وازحە هەشتێکمان خۆش بێ ئەمە ناچین ئەزیەتی بدەین ئەزیەتدانی لەشمان بە خواردنی خراپە ئەو خواردنانەی کە کێشی لەشمان زیاد دەکات لێیان دوورکەوینەوە وەرزشێکی مامناوەندی بکەین لە بۆ ئەگەر تونیش نەبی لەو مامناوەندی زوو بنوین بە دڵنیای کێشی لەشماندا دەبەزیتن لە دوای ئیرادە پێویستە ئەو خۆراکانە بناسین کە کێشی لەشمان زیاد دەکات تاوەکو لێیان دوورکەوینەوە بەگشتی ئەو خۆراکانەی کە نیشاستەی زۆری تێدایە مادە شەکرەمەنیەکانی زۆر تێدایە وەکو برنجە وەکو نانە پێویستە لێیان دوور بکەوینەوە یان کەمیان کەینەوە ئەگەر نەشتوانین بە یەکزاری نەیان خۆین خۆ دەکرێت کەمیان بخۆین لە زیاتی ئەوەی قاپەچی برنج بخۆین بۆ نمونە دەکرێت ئەمە چەند مڵاکەشی بخۆین قەنەعەت بخۆما بین کە ئەوەندە کافیە حەزمان لێ ئاراستە حەزمان لێ ئەمە باسمان کرد خواردن بەشێک لە پێویستی دەرونیمان دابین دەکاتن کە ئەویش حەزە بەس مەرزنی هەر شتێک حەزمان لێبی ئەمە بیخۆین پاقلاوە کە زۆر شیرنە زۆر چەوریشە کێشی لەشمان زیاد دەکات کێک و نەستەلە و کێکی ئیسفەنج و هەموو شتانی کە شیرینە کێشی لەشمان زیاد دەکات پێویستە کەمیان کەینەوە ئەگە نەشتوانی وازیان لێبین خۆ دەکرێت کەمیان کەینەوە برنج و نان ڕێژەیەکی زۆر شەکریان تێدایە دەکرێت کەمیان بکەینەوە بەڵێ دەکرێت وازیان لێبین بەڵێ بەبێ هیچ کێشێکی تەندروستیشمان لە بۆ دروست بکات نان و برنج دەکرێت وازیان لێبینین لە نان و برنج بەبێ ئەوەی کێشی لەشمان بەبێ ئەوەی هیچ کێشێکی تەندروستیمان لۆ دروست بکاتن خواردنە چەورەکان بە تایبەتی خۆراکی حیوانی خۆراکی جانەوەری گۆشتی سوور گۆشتی مریشک و ماسیش ئەگەر بێت و زۆر چەور بیتن هەر هەمان شت چەوریمان دەداتێ کە پێویستمان پێی نییە کەواتە خۆراکە شیرنەکان ئەوەی نیشاسێ زۆری تێدایە ئەوەی کە شەکری تێدایە لەگەڵ نان و برنج کەمیان بکەینەوە لەگەڵ خۆراکی جانەوەری کەم بکەینەوە لەگەڵ شیرەمەنی مەبەستم بەروبوومی شیرە وەکو ماستە وەکو پەنیرە وەکو قەیماغ و سەرتووە وەکو لۆرە باشە ئەوانە کە لە وەرزی بەهاردا زۆر دەبیتن ئەوانە هۆکاری زیاد خواردنی چەوریە تێرەکانن کە کێشی لەشمان زیاد دەکا پەستانی زیاد دەکا تەنانەت چەوری خراپەکانیش وەکو کۆلسترۆل وەکو ترایگلیسراید لەگەڵ LDLیش زیاد دەکەن لەبەر ئەوە ئەمن ناڵێم ئەوانە نەخورێ بەڵام دەکرێت زۆر کەم بکرێنەوە لە بەرامبەر ئەوە ئەدی چ بخۆین مادام وایە ئەگەر وازمان لەوانە هینایان کەممان کردەوە ئەو خۆراکانەی کە هەم کێشی لەشمان دەپارێزی هەم کێشی لەشمان دادەبەزێنی
هەمیش تەندروستیمان دەپارێزی بریتە لە پاقلەمانیەکان، بریتە لە سەوزە و میوەی سروشتی، نەک دەستکاری کرا و میوەی سروشتی، سەوزە، پاقلەمانیەکان، سەرەزەکان، تۆیەکان و ڕێژەیەکی کەمیش لە خواردنی جانەوەری وەکو ماسی، وەکو پەنیر یان هەندێک ماست و هەندێکی کەم لە گۆشتی مریشک یان گۆشتی سوور. بەڵێ دکتۆر بەکارهێنانی دەرزی کێشدا بەزاندن ئایا زیانی هەیە؟ زۆر جار دەرزی بەکاردەهێنرێت بۆ کێشدا بەزاندن، ئایا لە ڕووی زانستیەوە ئەمە دروستە بەکاربێتن؟ بەڵێ هیچ دەرمانێک، هیچ دەرزیەک، هیچ پێکاتەیەکی گیراوەیەک یان پێکاتەیەک کە بەکاربێت لە بۆ دابەزانی کێشی لەش بە دەرنیە لە زەرەر. هەر هەمویان ئێستا تو هەر حەبەکی بخۆی، حەبەکی پاراستۆل بخۆی، حەبەکی ئەسپرین بخۆی، خۆ لایانی خراپی هەیە، پێی دەڵێن ساید ئیفێکت، یعنی لایانی خراپی خۆی هەیە، هیچ دەرمانێک نییە لایانی خراپی نەبیت. و بە تایبەتی ئەو دەرمانانەی کە بەکاردێن لە بۆ دابەزانی کێشی لەش. ئەمن باسی ئەو دەرمانانە ناکەم کە چەوری ناو خوێندا دەبەزێنن وەکو جەماعەتی ستاتینەکان، ئەوانە باز ناکەم کە لە بۆ هەندێک نەخۆش پێویستە، ئەوانەی نەخۆشی دڵیان هەیە یان مەترسی توشبوون بە نەخۆشی دڵیان هەیە، بەڵام باسی ئەو دەرمانانە دەکەم کە شەهیەی کەم دەکەنەوە، کە ئارزووی خواردن کەم دەکەنەوە و ئەوانەی کە ئاماژەت پێکردیەک لەوانە ئەو دەرزیە کە بەکاردێتن لە بۆ کەمکردنەوەی شەهیە، هەمویان لایانی خراپیان هەیە، هەر لە تۆقی سەر هەتا بنی پێ کێشەی تەندروستیمان لە بۆ دروست دەکەن. ئەوە جگەلەوەی کە ناتوانی بە بەردەوامبی لەسەر ئەو دەرمانانە. ئەو دەرمانانە تەنها لە بۆ کاتێکی دیاری کراوە، کاتێکی کورتە، لەبەرەوەی ئەگەر بەردەوام بووی لەسەری کێشەی تەندروستی یەکزار زۆر لە دروست دەکات، ئەگەری توشبوون بە نەخۆشیەکان یەکزار زۆرە. لەبەر ئەوە ئەمن ڕاستترین ڕێگا لە بۆ دابەزانی کێشی لەش بریتە لە پیادەکردنی پلانێکی خۆراکی تەندروست کە ئاماژەمان پێکرد لەسەری بڕۆی و لەویش گرنگتر ئەوەی کە قەنەعات بە خۆت بینی ئەو خۆراکەیە کە کێشی لەشتدا دەبەزێنی، تەبان لەگەڵ وەرزشکردنیش. خۆراکی تەندروست، پیادەکردنی بەرنامەی خۆراکی تەندروست لەگەڵ وەرزشکردن دوو تەوری زۆر گرنگن لە بۆ دابەزانی کێشی لەش. بەڵێ دکتۆر باسی ئەو دەرزیە سایت ئێفێکتەکانی پێم خۆش یەک دو سایت ئێفێکتی ئەم دەرزیان بۆ بڵێ، چکە من نامێن ناوی ئەو دەرزیە بێنم بەڕاستی، بەڵام خۆتان دەزان ئاگدارن کە ئەو دەرزیە زۆر بەکاردێ. بەڵێ ئەو کەسانی کە بەکاردێنن زۆریش استفادە دەکەن و کێشیانی زۆر پێدا دەبەزێنن. ڕاستە. بەس سایت ئێفێکتەکان چینە بۆ ئەوەی خەڵک بتوانێت لێوە دوور بکەوێتەوە؟ بەڵێ یەک لە سایت ئیفێکتەکانی لە لایەنە خراپەکان ئەوەی تەعاودکردنە لەسەر ئەو دەرزی، هەر کاتێک وازت لە دەرزیکەی هینا تەبان کێشی لەشت وەکو خۆی لێ دێتەوە، وەکو یەکێکەک با بڵێن عملیاتێکی مەعیدە گۆڕینی دەکاتن، بەڵام دوای پەشیمان دەبتەوە ڕێڕەوەکەی چا دەکاتەوە چ خۆی لێ دێتەوە، سەر ئێشەی دروست دەکاتن، کێشەکانی تەندروستی تایبەت بە لێدانی دڵ ڕەنگە زیاد دەکاتن، کێشەی جگەرمان لە بۆ دروست دەکاتن، ئەنزیمەکانی جگەر بەرز دەکاتەوە، سەرێشەمان لە بۆ دروست دەکاتن، حساسیە دروست دەکاتن، تەنانەت هەندێک نەخۆشی دەرونیش هەیە ڕەنگە دروست بکە، خەمۆکی دروست دەکاتن، قەلەقی و نیگەرانی دروست دەکاتن. حتا لە هەندێک توێژینەوە خوێندومەتەوە دەڵێتن ئەو دەرزیانێک کە بەکاردێ لە بۆ دابەزانی کێشی لەش ئارەزووی خۆکوشتن زیاد دەکات لەو کەسێک کە بەکاری دەینێت. بەڵێ لەبەرەوە بە هیچ شێوەیەک ئامۆژگاری بەکارهێنانی ئەو دەرزیانە ناکەم لە بۆ دابەزانی کێشی لەش. بەڵێ دکتۆر هەر لەسەر قەڵەوی زۆر کەسمان هەن کە قەڵەو نین، بەڵام لە هەمان کاتدا تەنها ورگیان زیادە. ئایا ئەمە هۆکارەکەی چییە؟ بەخۆی ئەگەر ورجی زیاد بوو یعنی قەڵەوە، بەڵێ یعنی ئەو هیچ مەجالی تێدانێ، لەبەر ئەوەی یەک لەو پێوەرانەی کە قەڵەوی پێدەپێوین جگە لە درێژی و لە کێشی بریتە لە چێوەی کەمەری پێدەڵێن. ئەمە چێوەی کەمەر ئەگەر بۆ نمونە هی پیاوان لە 102 سانتیمەتر زیاتر بوو، 102 سانتیمەتر و هی ئافرەتان لە 88 سانتیمەتر زیاتر بوو، ئەوە مەترسیەکی زۆر نەکەر قەڵەوە، مەترسیەکی زۆری لەسەر تەندروستی دڵیش هەیە لە بۆ ئەو کەسەی جا پیاو بیان ئافرەتەوە بە تایبەتی ئەگەر پیاو بیت، و لە بۆ ئافرەتەکەش مەترسی توشبوون بە نەخۆشی شەکرەی هەیە. لەبەر ئەوە هەر یەکێک ئەگەر ورجی هەبوو یان کرشی هەبوو ئەوە بە دڵنیایی حساب دەکرێتن بە قەڵەو. دکتۆر بینە سەر لاوازی، طبعا وەکو قەڵەوی بە پێچوانەوە زۆرێک کێشەی لاوازبوونیانە، یان حەزیان بەوە دەکەن کە قەڵەو ببن. بەڵێ
لە ڕووی تەندروستیوە چ ڕێنەماییەکەیە یاخود ئەو کەسە چی بکات بۆ ئەوی بتوانێت کێشی زیاد بکات؟ بەڵێ بەخۆی ئەگەر بێت و پێش ئەوەی ئەمە بڕیار بدەین ئایا کێشی لەشی ئەو کەسێک کە لاوازە زیاد بیان نا، پێویستە بزانین ئایا هیچ کێشەیەکی تەندروستی هەیە ئەو کەسەیان نا. ئەوە خاڵی یەکەم و لە هەمووی گرنگترە. هەندێک پشکنین هەیە، وەکو پشکنینی ڤیتامین دی، وەکو پشکنینی خوێنە، وەکو پشکنینی هۆرمۆنەکانە، پێویستە لە بۆی بکەین هەتا وەکو بزانین ئایا ئەو کەسە هیچ کێشەیەکی تەندروستی هەیە کە لاوازەیان نا. ئەگەر بینیمان هیچ کێشەیەکی تەندروستی نییە و خواردنیشی باشە، یعنی خواردنی وەکو شخصەکی ئەتیادی دەخواتن، سێزەمە خواردنی دەخوا، هەیە زۆریش دەخوا بەڵام قەڵەو نابێ، دێنە سەر خاڵی دووەم. خاڵی دووەم ئەوەیە کە قیاسی درێژیەکەی دەکەین لەگەڵ کێشەکەی. ئەگەر کێشەکەی لە بۆ درێژیەکەی ئاسایی بوو، ئەوە پێویستی بە چارەسەرکردن نییە. بەڵام ئەگەر کێشەکەی ئاسایی نەبوو، تەمانەوە باسی یەکێک دەکەین کە لە 18 ساڵ بەسەرەوە بیتن، باسی منداڵ ناکەین. ئەگەر کێشەکەی ئاسایی بوو لە بۆ تەمەنەکەی، ئەو کەسە پێویستە گۆڕانکاریەک لە شێوازی بیرکردنەوەی بکاتن. چۆن؟ ئەو کەسە زۆربەی زۆری ئەوانەی کە کێشی لەشیان ئاساییە، خواردنیان باشە، بەڵام خۆیان بەلاواز دەبینن، ئەوانە زیاتر بەڕاستی بیرکردنەوەیان دەربارەی لەشی خۆیان هەڵەیە. ناڵێم دەرونیان تەواو نییە، بەڵام دەڵێم شێوازی بیرکردنەوەیان دەربارەی لەشی خۆیان هەڵەیە. چۆن؟ حالەتێکی نەفسی هەیە پێی دەڵێن بەدی دیزمۆرفیزم، واتە کاتێک کە تەماشای خۆی دەکاتن، بۆ نمونە کاتێکە لە بەرامبەر ئاوێنە ڕادەوەستی خۆی بەلاواز دەبینی، بەڵام لە ڕاستیدا کاتێککە دکتۆر پێی دەڵێ کاکە تو لاوازنی یان خاتونە تو لاوازنی کێشی لەشت لە بۆ باڵات ئاساییە، ئەو کەسە ئەگەر موسر بوو لەسەر ئەوەی کە معنی مکوڕ بوو لەسەر ئەوەی کە هەر کێشی لەشی دەبێ کەمە و پێویستە زیادبی، پێویستە بیرکردنەوەی بگۆڕیتن، لەبەرەوەی کێشەکە لە بیرکردنەوەی دایانەک لە کێشی لەشی. ئەو کەسانە خۆیان بەلاواز دەبینن، ڕەنگە نەک هەر لەشیان بەلاواز دەبینن، ڕەنگە کەسایەتی خۆشیان بەلاواز ببینن، لە ڕووی دەرونیشەوە خۆیان بە کەمتر دێتە پێش چاو لە بەرامبەر ئەو کەسانی کە لەوان باڵایان بەرزترە یان کێشی لەشیان لەوان زیاترە لە هەمان تەمەن. لەبەر ئەوانە کێشەکەیان زیاتر لە بیرکردنەوەیانە نەوەک لە کێشی لەشیانیان لە خواردنە. ئەگەر بێت و یەکێک کێشی لەشی لە بۆ باڵای ئاسایی بوو، خواردنی ئاسایی بوو، هیچ کێشەیەکی تەندروستی نەبوو کە ببێتە هۆی ئەوەی کە خواردنی کەم بخوا یاخود لاوازی بکە، بە قەناعەتی من هیچ پێویستی بە چارەسەر نییە ئەو کەسانە. جگە لەوە دکتۆر زۆر پەنا دەبەنە بەر دەرمان، ئەمەشیان دروستە یاخودنا؟ هەمان کاریگەری ئەو دەرمانانەی کە لە بۆ خۆ قەڵەوکردنیە بەکاردەینن زۆر 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 ڕەنگە خەراتر بیتن، خراپتر بی لەو دەرمانانەی کە لە بۆ کە قەڵەوەکان لە بۆ لاواز بوون بەکاریت. دکتۆر هەندێک دەرمان هەن بابنە سروشتینە زۆر جار لە سوۆشال میدیا یاخود دەکڕی لە شوێنێک، ئەمە بۆ قەڵەوی بەکاردێ. بەڵێ ئەمەشیان هەر تەندروستە لەوە؟ هەر هەموو ئەو دەرمانانە و ئەو ژیراوە کیمیاییانەی کە ڕیکلامی لە بۆ دەکرێت لە بۆ قەڵەو بوون، هەر هەمووی بازرگانی کردنە و هیچ بنەمایەکی زانستی نییە و هیچیان تاقی نەکراوەتەوە لەسەر نەک لەسەر بەشەر، لەسەر جانەوەری تاقیگەیی چزای ئەوەی کە لەسەر بەشەر تاقی بکرێتەوە. لەبەرەوە ئەو دەرمانانە هەر هەمویان ئەو جیراوانە کە بەکاردێت، تەنانەت جا دەرمانیش کە بەکاردێت لە بۆ چێژ زیادکردن، مەترسی یەکزا زۆری هەیە لەسەر کلیەکان، لەسەر جگەر، لەسەر مێشتیش تەنانەت، لەبەرەوە نابی بە هیچ شێوەیەک بەکاربێتن. بەڵێ هەتا ئەگەر سروشتیش بێ دەرمانەکە ناهوت، هەتا ئەگەر 100% سروشتیش بی نابی ئەو دەرمانانە بەکاربێن لە بۆ زیادکردنی لەش. ئەو بە قەناعەتی من و بە گوێرەی ئەو توێژینەوانەی کە من دەخینمەوە، هەر هەمویان زەرەریان هەیە، یان زەرەرکانیان ڕاستەو خۆ پێی دەگا بەو کەسەی، یان دوای چەند ساڵێک لەبەرەوەی دیتیتمان ئەو نەخۆشانە کە دێنەوە لامان دەرمانی جیاییان بەکارهینایە، یان دەرمانێکی تەنانە سروشتیان پێیان گوترایە سروشتی 100%، جا ئەگە سروشتی بیان سروشتی نەبی میموێ پێیان گوترایە سروشتی 100% بەکاریشیان هینە، بەڵام بەڕاستی دەبینی کێشەی تەندروستیان زۆ لە بۆ دروستکردینە و چارەسەرکردنیشان زەحمەت دەبی ئەو کاتی. بەڵێ دکتۆر کەمخۆری دایم خۆر بۆ کەم لایەن ڕاستە یان بۆ لایەنی بڵێن قەڵەوبوونیان لاواز بوون؟ ئەمە زۆر جار ئەم وشەیە بەکاردێت کەمخۆری دایم خۆرم، بەڵامان کاتدا قەڵەوە یاخود لاوازە،
وەڵاهی ئەگەر کەم خۆری دایم خۆر خواردنەکەی تەندروست بی ئەمن لەگەڵیمە لەگەڵ ئەو قاعیدەیمە و لەگەر ئەو مەسەلە کوردیمە بەڵام بەڕاستی ئەگەر خۆراکەکە ناتەندروست بی ئەمن لەگەڵ کەم خۆری دایم خۆر نیمە ئەمن لەگەڵ ئەوەیمە ئەو کەسە چەند زەمی بخوا دەڵێم کە یەکێک لێم دەپرسی دەڵێ چەند زەمی بخۆم دەڵێم چی ئیشەک دەکەی ئەگەر وەکو من و وەکو بەڕێزت ئیشەکەمان زیاتر ئۆفیس بی زیاتر ئیشمان دانیشتن بی چالاکی جەستەی کەم بی یەک جەم ئەو پەڕی دوو جەممان پێویستە یەک جەم ئەو پەڕی ئەگەر زۆر برسیمان بوو دەتانی بیکەنێ دوو جەم سێ جەم و چار جەم لە بۆ ئەو کەسانەیە کە کرێکارن لە بۆ کەسانەیە کە وەرزشێکی قورس دەکەن لە بۆ منیە بەڕاستی لەبەر ئەوە کەم خۆری دایم خۆر ڕاست نییە ئەگەر خۆراکەکەت ناتەندروست بوو بەڵام ئەو کاتە ڕاستە هەم لە بۆ قەڵەوەکان هەم لە بۆ لاوازەکان ئەگە خۆراکەکەیان تەندروست بوو. بەڵێ دکتۆر هیچ چیرۆکی سەرنجڕاکێش هەیە کە توانی بێت یارمەتی نەخۆشیەکەت دابێت کە بۆ نمونە قەڵەوە بێت بتوانێت کێشی دابەزێنێت یا خۆت لاواز بوو بێت دیسانەوە کێشی زیاد بکات لەوەندەی لە بوارەکەی خۆت کە تووشت بوو بێت؟ وەڵاهی زۆرە ڕەنگە ئێستا کە لەو دەمەی یەکەکی دیاریکراون بەبیردانێتن بەڵام زۆرن ئەوانەی کە بەڕاستی بە گوێرە ڕێنماییەکانمان دەکەن و سوودیان بینیوە یەکێک لەوانە بەڕێزێک بوو کە کێشی لەشی نزیکەی 150 کیلۆ بوو ئەگەر غەڵەت نەبم نەهاتووە لای من لە ڕاستی لە تاوەکو بڵێم بەڵام کە دوای ئەوەی کێشی لەشی خۆی دابەزان لە ماوەی 6 مانجی 55 کیلۆی دابەزاند ئەو بۆ ڕسمی خۆی لە بۆ ناردم و نامەی لە بۆ ناردم کە ئەم کێشی خۆم دابەزاندیە بە ڕێزیمی کیتۆ کە ڕێزیمەکی سەرکەوتووە لە بووماوەیەکی کورت لە بۆ دابەزانی کێشی لەش ئەوە یەک لەوانە بوو کە بەڕاستی دەستخۆشی لێ دەکەم کەتانی لە ماوەیەکی کەم لە ماوەی 5-6 مانجی ینی 55 کیلۆ بەڕاستی ئاسان نییە مکوڕیەکی باشی دەوێتن وەک حالاتی کەش هەیە بەڕاستی کە ئیوا هەبووە با بڵێن کێشی لەشی کەم بووە کێشی لەشی تۆزێک زیادی کردیە بەڵام ئەمە زۆر تەجزیعی کێشی لەشی زیاد ناکەم بەڕاستی بە شێوەیەکی ناتەندروست چونکە گەر زیادیش بی دووبارە ئەو کاتی دەبی بینی خوارە و دووبارە کێشەکەی دابەزێنیەوە بەڵام ئەوە یەک لەوانە بوو کە حقیقەتەن زۆر سوودی لە دیار بوو لە وتارەکانم وەرگرت بوو و لەسەر ئەو بەرنامەنە ڕۆیشت بوو کێشی لەشی دابەزاند بوو. دکتۆر ئاخیر ئامۆژگاریتان چییە بۆ کەسانی کە دەیانەوێت بە تەندروستیەکی باش بژین لە ڕووی تەندروستی خواردنەوە؟ کۆتا ئامۆژگاریم لە بۆ ئەو کەسانی کە دەیانەوێت تەندروست بژین بریتە لە خۆراکەکی تەندروست وەرزشێکی تەندروست خەوەکی تەندروست و ئەو سترێسانەی کە ڕۆژانە لە بۆی دروست دەبی هەوڵ بداتن بە شێوەیەکی ڕێک و پێک ئەو سترێسانی خۆی بەڕێوە ببە دڵنیامەکە ئینشاءالله لەشێکی تەندروست دەبیتن چونکە دەڵێ لەشێکی تەندروست لە عەقڵێکی تەندروستایە ئەگەر عەقڵمان تەندروست بوو بە دڵنیایی لەشیشمان تەندروست دەبیت. زۆر سپاس کە لەگەڵ مامەوەی دکتۆر مادومان کردی. سپاس لە بۆ ئێوەش دەستان خۆش بێ هەر سەرکەوتوو بن. بینارانی عزیز هاتنە کۆتای پۆدکاستەکەمان بەو هیوام کە سوودی هەبێت بۆتان تاڵقەیەکی تر لەش ساغ بن.